بەناوی خی گەورە و میرەبان ئازیزانم سڵاوتان لێبێت خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی لە شیکاری وەرزشی بەیەوەی بەڕێز و خۆشەوی شاد دەبمەوە. ئەمڕۆ باس لە چامپیۆنز لیگ دەکەین، باس لە پاڵەوانێتی تایبەتەکە دەکەین کە ئەمڕۆ کۆتا یاریەکانی قۆناغی 16 لە سیستمی ڕابردووی چامپیۆنز لیگ ئەنجامەدرێت. هەمووتان ئاشکرایە وەرزی نوێ سیستمێکی نوێ لە چامپیۆنز لیگ پەیڕەو دەکرێت کە بە بەشداری 36 یانە دەبێت و گۆڕانکاری بەسەردادێت. قۆناغی 16 دەمێنێ بەڵام یاری قۆناغی کۆمەڵەکان زیاتر دەکات و دەگەڕێتەوە سەر سیستمی خۆی، بەڵام لە سیستمی پێشوو ئەمە کۆتا یاریەکانە کە لە قۆناغی کۆمەڵەکانەوە بەم جۆرە سەر دەکەی و قۆناغی 16 بەو شێوازەی کە تیپەکان دێن و ڕوبەڕوو یەک دەبنەوە پارێزبەندی وڵاتان و پارێزبەندی لەبەی تا ئێستا لە چامپیۆنز لیگی داهاتوو ئەوە دیاری نەکراوە، چونکە چامپیۆنز لیگی داهاتوو قۆناغی کۆمەڵەکانی تیا نامێنێ و ئەو پارێزبەندیە لاچێ کە دوو تیپی یەک کۆمەڵە ڕوبەڕووی یەک نەبنەوانێ و لە هەمان کادەوەی کە دەمێنێت توانێ پارێزبەندی وڵاتەکان ئایا لە سیستمی داهاتوو پەیڕەو دەکەوەکوی کە لێستا پەیڕەو کراوە نازانین. بۆیە ماڵاوایی لە کۆتا پاڵەوانەتی چامپیۆنز لیگ دەکەین کە بەم جۆرە بەڕێوە دەچێت. ئەمڕۆ دەستپێکی چامپیۆنز لیگ دوو یاریە، ئەتوانین بڵین دوو بەهێزترین پاڵێوراوی چامپیۆنز لیگ ئەم شەو تاقیکردنەوەی خۆیان لە قۆناغی 16 ئەنجام دەدەن. پاڵێوراوی یەکەم کە هەڵگری نازناوەکەیە، یعنی مانچستەر سیتی ئینگلیزی، پاڵێوراوی دووەم یانەی ڕیاڵ مەدریدە کە خاوەنی هەموو مێژووی جامەکەیە و لە هەمان کادا تیپە بە ئەزمونونەکەی چامپیۆنز لیگە کە هەمووان هەمیشە و هەموو کات ناوی ئەم تیپە وەکو تیپێکی ناوازە بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ دادێنێ. سەرەتا من دەمەوێت لە یاری مانچستەر سیتی و کۆبناگنەوە دەست پێ بکەم و دەمەوێت باسێک لە دۆخی مانچستەر سیتی بکەین لە وەرزی ئەم ساڵە و قسەیەک لەسەر کارەکانی گواردیۆلا و لەسەر ئەگەرەکانی بەردەم مانچستەر سیتی بکەین لە چامپیۆنز لیگی وەرزی ئەم ساڵە. تامان ئەم دوو تیپە هەردووکیشانە و دوو تیپن کە لە قۆناغی کۆمەڵەکانە سەرجەم یارەکانی خۆیان بەسەرکەوتن کۆتایی پێێنا و تەواوی یارەکانی خۆیانیان بردەوە کە هەر شەژ یارێکە بوو. سەرەتا لە مانچستەر سیتی و لە پیپ گواردیۆلاوە دەست پێ دەکەم. ئاگادارن وەرزی ڕابردوو مانچستەر سیتی پاڵەوانی چامپیۆنز لیگ بوو. لەم تیپەدا چەند یاریزانێک ڕیزەکانی یانەکەیان بەجێهێشتووە. لە دیارترین دوو یاریزان ئەوەیە کاتوانین بڵین کە یاریزانێکیان یاریزانی پێگاتە سەرەکیەکەی پیپ گواردیۆلا بوو، کەواتە ئێستا لە کۆی ئەو 11 یاریزانەی کە گواردیۆلا بەشداری پێدەکات یەک یاریزانی نەقسە لە چاو وەرزی ڕابردووە کەویش کێیە؟ ئیلکای گۆندۆگانە کە پەیوەندی بە ڕیزەکانی بەرشلۆنەوە کرد. ئەوی تر ریاض محرز کە کاریگەرە و لە تیپەکە ڕۆشتووە یاریزانێکی یەدەگی تیپەکە بووە. لێرەدا خاڵێکی زۆر گرنگمان هەیە، کەواتە مانچستەر سیتی دوای پاڵەوان بوونی پارێزگاری لە سەرجەم ئەستێرەکانی کردووە جگە لە گۆندۆگان. ئەستێرە سەرچەکانی مەبەسمە پارێزگاری لە سەرجەمیان کردووە جگە لە گۆندۆگان. ئەمە خاڵێکی بەهێزە بۆ تیپ. خاڵی دووەم ئەم تیپە سەرراوی پاڵەوان بوو، بەڵام بەشداری مەرکاتۆشی کرد. نونێس، کۆڤازیچ، دۆکۆ سێ دیاردرین گرێبەستن کە مانچستەر سیتی بۆ تۆکمەکردنی تیپەکەی ئەنجامی داوە. نونێز و کۆڤازیچ بۆ شوێنگرەوەی گۆندۆگان هاتوونەتە تیپەکەوە کە هەردووکیان تەجروبێکی زۆر باشیان لە پریمەر لیگا هەیە و کۆڤازیچ پاڵەوانی چامپیۆنز لیگ بۆ لەگەڵ ڕیاڵ مەدرید و لەگەڵ چێلسیە و دۆکۆش کاتۆتە میانەیەوە بە هەمان خەسڵەتی ریاض محرز یاری دەکات، بەڵام جیاوازیەکە لەوەیە دۆکۆ لە باڵی جاگریلیش یاریەکە و وای کردووە کە جاگریلیش بێتە یاریزانی یەدەک. کەواتە لە مانچستەر سیتی دوو خاڵی بەهێزمانەیە کە ئەمەش بۆ کارژێڕی یانەکە و بۆ پیپ گواردیۆلای ڕانەری دەگەڕێتەوانێ پارێزگاری لە ئەستێرەکان کردووە و لە هەمان کادا نوێکردنەوەشی بۆ تیپەکەی کردووە. ئێمە سەرەتای وەرز باسمان لێەوە کرد مانچستەر سیتی ڕوبەڕووی پێکان دەبێتەوە. بەهۆی پێکانەوانەیە بارودۆخێکی نەخوازراوی لێ بەسەرێت. بەڵێ پێکانی دیبڕۆین، دوورکەوتنەوەی ڕۆدری و هەروە پێکانی هاڵاندیشی لێ بەسەرات. و ئەم تیپە خاڵێکی زۆری لەدەستدا لە پریمەر لیگا. هەنی لە چاو وەرزەکانی ڕابردووە خاڵێکی زۆری لە سەرەتاوە لەدەستدا.
بەڵام ڕکابەرەکانیشی خاڵیان لەدەستدا ئەمە وای کردووە کە سیتی هێشتا لە لووتکەکە بمێنێتەوە. بەڵێ ئێستا دۆخی سیتی دۆخێکی ئارامە، دۆخێکی ئەمنەوە تیپێکی ئامادەیە، بە هەموو پێوەرەکان تیپێکی ئامادەیە. گواردیۆلا لە دوانەکانی پێشووی لە قۆناغی کۆمەڵەکان ئاماژەی بۆ دەکرد مەرج نییە ئێمە هەموو ساڵێ پاڵەوراوی بێزین بۆ بردنەوەی چامپیۆنز لیگ، بەڵام ئێستا ڕۆدری ژواڵێ، دیبرۆینی ژواڵێ، هالاندی ژواڵێ، گواردیۆلاش دەڵێت ئێمە جارێکی تر ئامادەین بۆ بردنەوەی نازناوی سیانی. بۆ تیپەکە لەو کاتێک کە خاڵی لە دەستەیە کە لە 6 یاریە مانچستەر سیتی 6 یاری لە پریمەر لیگا سەرکەوتنی تۆمار نەکرد، 2 شکست و 4 یەکسانی هێنا، یعنی خاڵێکی زۆری لە دەستدا. ئەمە وای نەکرد کە ڕکابەرەکانی بە ڕێژەیەکی زۆر لە ڕێژەکان پێش مانچستەر سیتی بکەون. بۆیە تیپەکە ئێستا هاتۆ نییە و ململانەکە و دۆخی خۆی وەرگرتەوانێ و توانیشی بێتەوە بەو تیپەی کە ینی لووتکەی پریمەر لیگە سیارە دواخراوەکەی خۆی بەرێتەوانێ لووتکەی پریمەر لیگ وەردەگرێتەوە. ینی سەیریکە لە غیابی ڕۆدریە خۆتانزان لە سەرەتای وەرزەوانێ گۆندۆگان پێکان بوو، لە غیابی ڕۆدریە دوای یەکەم یاری بە شکستی وڵڤز دەستی پێکرد لە پریمەر لیگا و دواتر بە شکستی ئەرسینال بەردەوامی پێەیە، ئەمە 2 یاری لەسەر یەک، پاشان یاری برایتۆنی بردەوانێ و دواتر سیتی هاتەوە سەر دۆخێکی تر 2 سەرکەوتنی بە دوایەکیانە تیپەکە ئەنجەکەوتەوە چی لە دەستدانی خاڵ لە پاش چی لە پاش یاری بۆرنمۆس لەگەڵ چەلسیا بە یەکسانبوون یارەکەی بە کۆتایانە، لەگەڵ لیڤەرپوڵ بە یەکسانبوون یارەکەی بە کۆتایانە، لەگەڵ تۆتنهام بە یەکسانبوون یارەکەی بە کۆتایانە، لەگەڵ ئەستۆن ڤیلاش دۆڕانی 3 دۆڕان و 3 یەکسانی لە چەند لە کۆی 15 هەفتەی سەرەتای پریمەر لیگ. کامە خۆی بۆ سیتی ئەو پێکان و بارودۆخە بوو کە باسمان کرد کە تیپەکە تووشی بە تووشی ئاستەنجی دەبێتەوە کە ڕۆشتنی گۆندۆگان و ڕۆشتنی محرز کاریگەریە بێ لە سەرم تیپە. لە 15 هەفتەی سەرەتا مانچستەر سیتی 3 یاری دۆڕانوە لە دەستدانی 9 خاڵە، 3 یاری یەکسان بووە لە دەستدانی 6 خاڵە، 15 خاڵ لە کۆی 15 هەفتەیە. ئەمە شتێکی نامۆ بوو بۆ مانچستەر سیتی. بەڵام کاتێک ڕکەبەرەکانی بە هەمان شێوەی ئەو خاڵیان لە دەستدا ئەمە وای کرد سیتی لە ململانەکە بمێنێتەوە. تۆ ئەم دەرفەتە دەیتە تیپێک ئەو تیپەش بۆ بارودۆخەکەی خۆی جەنجێ. ئێستاش ئەگەر لە ڕووی کەرەسەوە سەیریکەین مانچستەر سیتی خاوەنی بەهێزترین کەرەسێ، خاوەنی باشترین پێگاتێ، خاوەنی یەکێکە لە هەرە باشترین و ناوەزەترین ڕایەنەرەکان لە تۆپی لە ئێستەی تۆپی پێیە، خاوەنی باشترین کارگێڕی تۆپی پێیە. گروپی سیزن ینی سیتی گروپێکی زۆر ناوازەیە لە بەڕێوەبردننی یانەکانە. ئەکە تۆ ئەم هەموو باشێ و هەبێ و ڕکابەرەکانێ بەم شێوە دەرفەتەکە نەقۆزنەوانەیە ئۆتۆماتیکی خۆ یەیتەوە نێو ململانێکە. ئەمە ئەم دەرفەتەی کە درایەوە بە سیتی وای کردووە کە سیتی ئێستا بێتەوە بە پاڵەوراوی یەکەم بۆ بردنەوەی ناسناوەکە. چونکە سیتی ئێستا تو ئەگەر بە توای بۆشایی تیپەکەی گواردیۆلای بگەڕێی بە دوای نەقسی تیپەکەی گواردیۆلای بگەڕێی وەکو نەقس هیچ نوقسانیە یاخود هیچ کەلێنێک لە تیپەکەی گواردیۆلایە. بەرگریکارەکانی باشترین مامەڵاکەن، ناوەندەکانی باشترین ئاست پێشکەشەکەن، هێرشبەرەکانی بە باشترین شێوە دەردەکەون. ماوەیە دۆکۆ باشترین یاریەکە، ماوەیە هالاند دەبێتە ئەستێرە، ماوەیە ئەلڤارێز دەبێتە ئەستێریم تیپە، ماوەیە بەرناردۆ ڕۆڵ دەگێڕێ، گەڕانەوەی دیبڕۆین بۆ تۆ بە ڕۆحی تیپەکە، ڕۆدری هەمیشە لە ئازبەرزی و لە توانای خۆیەتی. لە سیتی کە کەشتەکان ڕێک دەبنەوە بۆ هەمووی ڕێک دەبێتەوە، کەشتەکانیش خراپە بن بۆ موشی خراپە بن. بارودۆخی پێکان و بارودۆخەکان تێپەڕین سیتی بە ئارامی مایەوە و سیتی لە دۆخێکا مایوانێ خاڵی تەواوی لە دەستدا 15 خاڵی لە دەستدا لە کۆی 15 هەفتە. بەڵام وای نەکرد دەرفەتەکان ڕکابەرەکانی بۆ جۆرە پێشیکەون بۆ سیتی لە ململانەکان هەمان. ئێستا دۆخی چامپیۆنز لیگ لە وەرزی ئەمساڵ دۆخێکی جیاوازە. چۆن جیاوازە؟ سیتی لە پریمەر لیگ ڕکابەری دەکات. شتێک لای هەموومان ئاشکرایە لە وەرزی ئەمساڵە کە من ئەمە تێبینیە بۆم کە تیپەکان بەم جۆرە مامەڵە بکەن، بە تایبەتی تیپێکی وەکو مانچستەر سیتی. هەتا کۆتایی وەرزەکە بە ئەگەرێکی زۆر لیڤەرپوڵ و ئارسناڵ لە ڕکابەری پریمەر لیگا دەمێننەوانێ و مانچستەر سیتی ناشەوێت دەستبەرداری پریمەر لیگ بێ.
ئامانجی دووبارە بەدەستێنانەوەی نازناوی پریمەر لیگە. کەواتە سیتی جەنگێکی هەیە، جەنگێکی واقعی هەیە لە پریمەر لیگا کە ڕکابەری یانەکانی ئارسناڵ و لیڤەرپوڵ دەکات. لە بەرامبەریشدا لە چامپیۆنز لیگیش دەیەوێت ڕکابەری بکات. ئەلێرەدا خاڵە زۆر گرنگە. تۆ بتوانیت بە کەمترین ماندوو بوون ڕوبەڕووبوونەوەکانی چامپیۆنز لیگی لە سوودی خۆ تەواو بکەیت. ئەمە دەبێتە خاڵێکی زۆر گرنگ بۆ مانچستەر سیتی. ئیتر ڕوبەڕووبوونەوەی هەستی پێک بێت، ڕوبەڕووبوونەوەی هەجیانەیەک بێت، بتوانیت بە کەمترین ماندوو بوون، بە کەمترین جووت بتانی گەشتن بە قۆناغی داهاتوو خۆ دیەکلا بکەیتەوە. خۆی ئەگەر بینە سەر وردەکاری چامپیۆنز لیگ ئەو نەفەس درێژەی خولی ناوێت. مامەڵەیەکی تەندروستی نەوەت خولەکچیەوێ. بەرنامە بۆ داڕشتنیکی تایبەتی ئەوێ وەکو بەرنامە داڕشتن. مامەڵەکردنێکی تەندروست و پڕحەزەریەوێ لە چامپیۆنز لیگە. چونکە بۆ لە خولدا ئەگەر تۆ 90 خولەک یاریە خراپ بیت و بیدۆڕێنین پێ دەڵێم لە 15 هەفتەی یەکەما مانچستەر سیتی 15 خاڵی لە پریمەر لیگ لە دەست داوە، 3 دۆڕان و 3 یەکسانبوونی نووسیوەتەوە. زۆرم خاڵ لە دەستدانە. زۆرە، یعنی 3 شکست و 3 یەکسانبوون زۆرە بۆ مانچستەر سیتی. لە چامپیۆنز لیگ ئەمانە قەرەبوو ناکرێتەوە. قورسە ئەمانە قەرەبوو بکەیتەوانێ. ینی بارودۆخی نەخوازرا و لێبەسەریە. بۆیە پلاندانانی بردنینە باکەمی نەکەینەوە لە چامپیۆنز لیگ بڵین وڵا خول درێژتر و نەفەس درێژێ. نە، بەڵام لێرەشا خاڵێکی بەهێزمانەیە کە تۆ بتوانیت تەطبیقیکەی. حەزەرکردن لە یاریەکانی چامپیۆنز لیگا زیاترە. وریابوون ئەبێ زیاتر بێ. مامەڵەکردنی تەندروست ئەبێ زیاتر بیکەیت. پلانی تەکتیکی ڕانەر دەبێ ژیرانەتر بێ، دەبێ ورتر بێ. چونکە دوور نییە شکستی یاریە گواو لێ بکات نەتوانی لە یاری داهاتووە قەرەبووی بکەیتەوە. خۆ مەرجە ئەمە بۆ کۆبووناکەن تاوێ، بەڵام بۆ نمونە کاتێک سیتی بەر ڕیاڵ مەدید دەکەوێت یا کاتێک ڕیاڵ مەدید بەر بایر مونیخ ینی بەرتی بە بێزەکانەکەی ڕەنگە شکستێکی یاری یەکەم نەتوانی قەرەبوو بکەیتەوە. و تۆ لە کۆتایە لەم پاڵەوانیتیە ماڵاوایکەی بەچی؟ بە خراپ مامەڵەکردن لەگەڵ یەک نەوەت خولەکیە. بۆیە هەمیشە من لە کاتی مۆندیالیش باسم لەوە کرد. بەڵێ مۆندیال پاڵەوانێتیەکە یاریەکانی کەمە و ینی بەماوەیەکی کورت کۆتاییە. بەڵام هەڵەکردن تایە قوبوڵ کراونیە. هەڵەکردنێک لە مۆندیالە ڕەنگە بێتەوەی ماڵاوایی و بۆ چامپیۆنز لیگیش هەمان شت ڕاستە. بۆ چامپیۆنز لیگیش هەمان شت ڕاستە. بۆیە بە چێشترین پاڵەوانیتیە، بەهێزترین پاڵەوانیتیە لە کۆی پاڵەوانیتیە ئەوروپیەکە. ئەگەر تۆ هەڵەیە بکەی ڕەنگە بۆت قەرەبوو نەکرێتەوە، بێتەوەی ماڵاوایی و لە کاتێکا تۆ قۆناغی کۆمەڵەکان هەر شەژیارەکە و بردۆتەوە. ئەوەی کە عەرە بەڵێ خروج المەغلوب حاڵەتی تەندروستیارێ. سەیری عێراقە لە جامینەتەوەکانی ئاسیا. من ئەمەوێت چی بۆ بسە؟ ئەمەوێ بسەلمێنم لە پاڵەوانیتیە کورتەکان کەم مەکەنەوە، لە چامپیۆنز لیگ و مامەڵەکردنی نەوەت خولەکی کەم مەکەنەوە. چونکە مامەڵەکردنی نەوەت خولەکی زۆر قورسرە لە مامەڵەکردنی 2 مانگ 3 مانگی خولێک. چونکە خول تۆ پلانێکی ساڵیە دایڕێژی بشکەوە توانی هەستیتەوە. بەڵام چامپیۆنز لیگ بۆ جۆرە نییە، مۆندیال بۆم جۆرە، پاڵەوانیتەکان بۆ جۆرە نییە. عێراق لە قۆناغی کۆمەڵەکان باشترین ئاستی خۆی پێشکەش کرد، 3 سەرکەوتنی تۆمار کرد لە یابانی بێسترین پاڵەوراوی بردەوە. هاتە یاری ئەردەنیش ڕاستە جێم یەکەم خراپ بوو، بەڵام جێمی دۆم یارەکەی لە ئەردەن هەڵگێڕایەوە و نزیک بوو لە تۆمارکردنی سەرکەوتن. بەڵام هەڵەیەکی ئەیمەن حوسێن و هەڵەیەکی داوەر کە ژمارەیە یاریزانەکانی عێراق کەم بوونەوە، لامان کاداڵی تەکتیکی ڕانەر لەوەی کە عێراق لە شێواز یاریکردنی خۆی نەکشایەوە دواوە وای کرد لە 2 خولەکە عێراق ماڵاوای کرد لە جامینەتەوەکانی ئاسیا. ئەی بەچی قەرەبووە کرێتەوە؟ ئەو 5 بۆ نمونە ئەو 4 خولەکەی کۆتایی ئەگەر عێراق تەواو بکشایەتەوە دوا ڕەنگ بۆ عێراق هەرگۆڵی لەسەر تۆمار نەکرێت. یەک مامەڵەی بچووکە بێتەوەی ماڵاوای. لەبەرەوە لە ئەهەمیەتی و مامەڵە ئەو نەوەت خولەکیانە کەم مەکەنەوە. خاڵێکی زۆر گرنگە. ئەنچلۆتی بۆیە هەم ینی ڕیاڵ مەدید و یانە گەورەکان دانێت لەبەرەوەی ئەزانێت چۆن ئەم نەوەت خولەکە کۆتایی پێبێنێ، ئەزانێت چۆن مامەڵەی لەگەڵا بکە. ینی لە چەند ساڵێک ئەگەر یاریەک بینی لە دەستی ئاسی بگرێ هەمووانی تر مامەڵەی لەگەڵ هەکات. بەهەرحاڵ گواردیۆلا تموحی چامپیۆنز لیگی بۆ دروستکراوەتەوە، شتێکی ئاشکرایە و تموحی نازناوی پرێمەر لیگیشی بۆ دروستکراوەتەوە. پێگاتەی مانچستەر سیتیش باە و پێگاتەیە کە بتوانێت ڕکابەری بکە. وەکو شێوازی یاریکردن گواردیۆلا لە هەمان ستایل و شێواز یاریکردنی خۆیەتی پلانی 3-2-4 تەطبیقەکە،
پلانی 4-2-3-1 تەطبیقەکە تیپەکەی تیپێکی ئارامە سەرجەم یاریزانەکانی ئامادەن سەرجەم یاریزانەکانی بەشداریان پێ دەکرێت جگە لە جاک گرلیش کە بەم دواییە باس لەوە دەکرێت کە ئەگەرەیە کۆتای وەرزمان سەرسیتی جێبێڵێت بۆ ئەوەی دەرفەتی یاریکردنی کەم بۆ تۆ بەڵام کە دەرفەتی یاریکردنیشی کەم بۆ تاوانێ حەق لای گواردیۆلا هەیە بەوە کارەوەی کە دۆکۆ ئاستێکی ناوازە پێشکەشەکە بۆی حەقی خۆیەتی ناو کاتێک کە دۆکۆژ ئاسی وەکو پێویست نەبوو جاگرێلیشیش ناو بەناو یاریزانی سەرکی بوو کە دۆکۆژ یاریزانی سەرکی بوو بەڵام ئێستا کە دۆکۆ ئەو ئاستە پێشکەشەکە کە گواردیۆلا دەیەوێ بۆی وای کۆ تەنان چەند یاریکیشە بەرناردۆ سیلڤاش یاریزانیە دەگە بۆیە گرنگە ینی من یەکێک لەو کارانی گواردیۆلا کە پێی سەرساممەوەی کە تیپەکەی ئامادەکە یاریزانێک ئامادە ناکە ڕاستە یاریزانی ژێ ینی بە چەند یاریەکە لەسەر کورسیە دەگەبێ کێشەی بۆ دروستە بێ لەگەڵای بەڵام کۆی گشتی گواردیۆلا هەموو یاریزانەکانی پێگاتەکەی ئامادەیەکە و دەرفەت بە یاریزانە لاوەکانیش دەداتە دەرکەون من ئێستا ڕیکیلیوز و بۆب بوون بە دوو یاریزان کەلارەکانی گواردیۆلا پشتیان پێدەبەستێت ئەمە خاڵێکی بەهێزە بۆ مانچستەر سیتی و مانچستەر سیتی هێشتا تیپێکی ئامادەیە و ئامادەیە بۆ مامەڵەکردن لەگەڵ سەرجەم یارەکان دێمە سەر کۆبنهاگن جاکۆب نیسترۆپ یانە دانیمارکیەکە کە لە نێو یاریگای خۆی بە یەکێک لە تیپە سەختەکان ناو دەبرێت طبعا هەموو بینەرێکی واقعی ئێستا ئەگەر تۆ بیت باسی مانچستەر سیتی و کۆبنهاگن کەی دەزانین مانچستەر سیتی پاڵەورای بەهێزە بۆ سەرکەوتن لە میارێدا بەڵام یخۆن تۆ ناشکرێت کۆبنهاگنی هەمالکەی تیپێکە هاتوۆتە قۆناغی 16 لەسەر حسابی گاڵەتەسەرای و مانچستەر یونایتد داتۆتەم قۆناغا بایرن لەم یاریگایە یاری کردووە یەکسان بۆ لە نێو یاریگای ئالیانز ئەرینایە باشترین یاری بەرامبەر بە بایر میونخ کردووە کۆی گشتی یاریەکانی کۆبنهاگن لە ناو ئۆڵترافۆردیش باشترین یاری کردووە ڕاستە یاری مانچستەر زۆر باش یاری کرد تا و کاتێ ڕاشفۆرد کارتی سووری وەرگرت و یارەکە پێچاو نەبووە بەڵام کۆبنهاگن 6 یاری ئەتوانم بڵێن لە کوی 6 یاریکە لە چامپیۆنز لیگ ئەنجامی داوە 4 یاریان نمونەی ئاسی پێشکەش کردووە یخۆ تۆ ناکرێت لە بەروەی بەر مانچستەر سیتی کەوتووە دانیشێ مشتێکی ئەم تیپەوە لابنێ ئایا جوانیەک هەیە لە کۆبنهاگناکە ئێمە باسیکەین ئایا هێزەگەیە لە کۆبنهاگناکە باسیکەین وەکو هێز لە بەراوردکاری مانچستەر سیتی نەخێر هیچ هێزێکمان نییە بەڵام جاکۆب نیسترۆپ ئەو مامەڵەی کە کردوێتی و ئەزمونەی لەگەڵ بایرن ئاوەریگرە و ئەزمونەی لە مامەڵەکردن لەگەڵ مانچستەر یونایتد داوەریگرت پێمان دەڵێت کۆبنهاگن لە نێو یاریگای خۆیدا تیپێکی زەحمەتە و تیپێکە ڕاستە تێکەڵەیەکی یاریزانی لاو بازمونیە بەڵام تیپێکە دەزانێ مامەڵە بکە مانچستەر سیتی پاڵێوراوە بۆ بردنەوە بەڵام کۆبنهاگن لەم یاریدا پاڵێوراوە بۆی شتێک بەرامبەر مانچستەر سیتی بکە ئەنجامێک بەرامبەر بە مانچستەر سیتی بێنێ لەبەر هەموو کاتێ مانچستەر سیتی بووی هەیە لە یاری گەڕان و لە یاریگای ئیتیحاد قەرەبوو بکاتەوە بە باشیش بەڵام ئەم یاریە ینی بە پێی هەموو خوێندنەوەکان دوا چانسی کۆبنهاگنە بۆی کە بتوانێت ڕکابەری مانچستەر سیتی بکە خود ڕوبەڕووی مانچستەر سیتی بێتەوە چونکە ئەگەرم نەوەتخولەکە بە ئاسانی لەدەست بدا بۆ نەوەتخولێکی یاریگای ئیتیحادیش مامەڵەکە زۆر زەحمەت دەبێت لەگەڵەوەی من پێداگرم لەوەی کە مانچستەر سیتی هەوڵ دەدات بە کەمترین ماندووبوون یاریەکانی چامپیۆنز لیگ یەکلا بکاتەوە چونکە دڵنیایە لەوەی ئیتر هەفتە قورسەکانی لە پریمەر لیگ دەست پێ دەکات دوای قۆناغی 16 یعنی تۆ ئێستا گەر لەم یاریە مانچستەر سیتی شکست بێنێ و کاتە بێ بۆ یاری ناو ئیتیحاد ئامادەکاریی زیاتر بکە و قوربانی بە پریمەر لیگ با لە پێناو قەرەبووکردنەوەی ئەم یاریە بەڵام ئەگەر بێت تۆ یاریە سەرکەوتن بێنێ و کاتە تیپەکە بە ئارامتر دەچێتەوە ڕکابەرەکانی پریمەر لیگ لە یاری گەڕانەوە شاماندووبوونێکی کەمتریەوێ بۆی کە بگاتە قۆناغی چارێکی کۆتایی و ئەو دۆخە جەدوەلە قورسەی کە لە پریمەر لیگ ئێستا دێتە بەردەمی کەیتر جەدوەلە قورسەکەی دەست پێ دەکات لە چێلسی و لە برینفۆرد و دواتر لیڤەرپۆڵ و برایتن و ئارسینال و کۆ ئەم یاریانەی تر بەرۆکی سیتی یەکرن لە پریمەر لیگە بۆیە دەبێت بزانێت چۆن مامەڵە بکات لەگەڵ ئەم یاریە و پێشم وایە کۆبنهاگن ئەم نەوەتخولەکەی لە بەردەمایە بووی کە بتوانێت ڕوبەڕووبوونەوەیەکی شایستە لە چامپیۆنز لیگ ئەنجام بدات لایپزیگ و ریال مەدرید مارکۆ ڕۆسە و کارلۆ ئەنشلۆتی جارێکی تر ڕوبەڕوو دەبنەوەنێ وەرزی ڕابردوو لایپزیگ و تیپە بوو کە شکستی بە ریال مەدرید هێنا لەسەر یاریگاکەی خۆی ینی پێش مانچستەر سیتی لایپزیگ و تیپە بوو کە شکستی بە ریال مەدرید هێنا دۆخی ئەم وەرزە دۆخێکی جیاواز ئەم وەرزەیان قۆناغی دەرکردنە
قۆناغی دەرکردن وەکوی کارلۆ ئەنچلۆتی ئەڵێ لە کۆنگرە ڕۆژنامەنووسەکە باسی لەوە کرد من یاریزانەکانم وا ڕادێنم کە تێر نەبن کە هەمیشە بردنەوەیان نەبێت کە مامەڵەی تەندروست لەگەڵ هەموو یارەکانە بکەن. ئەوەی سەرەتا باسم کرد ئەم یاریانە گەر مامەڵەی تەندروستی لەگەڵانەکەی بارودۆخەکە و پێچاوانە دەبێتەوە لە نەوەت خولەکان نەتوانانی وەکو پێویست مامەڵە بکەی ڕەنگە نەتوانی دوای قەرەوەی بکەیتەوە. سەرەڕای پێکانەکانی ڕیاڵ مەدرید سەرەڕاوی بەلەنکامیشی کە باشترین یاریزانی ڕیاڵ مەدریدە لە وەرزی ئەم ساڵەوە باشترین گرێبەستی وەرزی ئەم ساڵی نێویانەکانی ئەوروپا و جیهانە یاری ناکات بەڵام ئەم تیپە کێشەی لە کەرەسەیان نییە بەو جۆرە ناڵێن فەرق نییە فەرق زۆر زۆرە یعنی ئەم قسەی زۆر نامەنتیقی بڵێ ڕیاڵ مەدرید پێکانی هەبێ و پێکانی نەبێ بە تیپەکەەوە دیار نییە نا دیارە پێکانی میلیتاو دیارە بەم تیپەوە پێکانی ئالابا دیارە بەم تیپەوە نەبوونی ڕۆدیگەر دیارە بەم تیپەوە یاری نەکردنی بێلینگام دیارە بەم تیپەوە نەبوونی سەرڕم دیارە بەم تیپەوە ئەم شتە منطقی نییە نەبوونی کۆرتوا دیارە بەم تیپەوە منطقی نییە ئەمە بەڵام ئەتوانین بڵین چی توانین بڵین سەرەڕای ئەم نوقسانیانە ڕیاڵ مەدرید زانیوێتی چۆن ڕێگەی سەرکەوتن دۆزێتەوە ڕیاڵ مەدرید و ئەنچلۆتی زانیویانە چۆن مامەڵە لەگەڵ ئەم دۆخەیە بکەن ڕیاڵ مەدرید بە گەورەی بیڵنەوە ئەم قسەیە ڕاستە نەگەوەی ڕیاڵ مەدرید پێکانی و کێشەی نیە نا کێشەی زۆرە شێوازی یاریکردنەکەی سەیتەرەی نەوەت خولەکی یاری هەموو ئەمانەی کێشەی هەیە هەڵاکردنی بەرگری کاریە و گۆڵانی لەسەری تۆمارەکرێ کێشەیە ئەمانە هەمووی کێشن بەڵام لە بەرامبەرە چیمانەیە لە بەرامبەرە چۆنێتی مامەڵەکردنی تەندروستمان هەیە ڕێخستنی تیپمانێ من حەز دەکەم ئاماژە بە خاڵێک بەم لە ڕیاڵ مەدریدە دیقەت بدەن لە ڕیاڵ مەدرید هەچ یاریزانێ یاری بکات بە پێی پێگەکەی خۆی یاریەکە لەو پێگەی کە یاریەکە بە ئەرکی خۆی جێبەجێ بکات لە یاری ئەتلێتیکۆ مەدریدە گرفتی باڵا هۆکار بۆ ئەتلێتیکۆ مەدرید ئەم هەلەی بۆ خۆی قۆستاوانە گۆڵی یەکسانی پێ تۆمار کرد ئەمە خاڵی لاواز بوو بۆ ڕیاڵ مەدرید بەڵام مامەڵێکی تەندروستی لەگەڵا کرد بە یەکسانی یاری ئەتلێتیکۆ مەدرید هاتە دەرەوە بەڵام ناکرێت جارێکتر ئەمە دووبارە بێتەوە سە بۆ نمونە ئۆپێندا و سێسکۆ ئەگەر یاریکەن یاری ئەم شەو لە لایپزیگە دووچان لە پێگاتی سەرەکی یاخو دیوسف پۆڵسن ئەگەر یاریکە دوو یاریزانی باڵابەرز بە تایبەتی سێسکۆ و پۆڵسن دوو یاریزانی باڵابەرز و لێزانن لەسەر لێدان ئەگەر ناچۆ و کارفاخاڵ دیسانەوە بەرگری بن ئەمە کێشە دروستەکە بۆ ڕیاڵ مەدرید چونکە جیاوازی باڵاکە لە یاری ئەتلێتیکۆ مەدریدیش گورزی لە ڕیاڵ مەدرید وەشان بۆ ئەم یاریێژ مەترسیە کە گورزی خۆی بۆشێنێ و لە هەمان کادا پۆڵسن هێرشبەرێکی بازمونە و لە هەمان کادا سیسکۆش گۆڵکە لێزانێکی یاریزانێکی لێزانە لە لێدانە سەرەکانە بۆیە دەبێ بزانی تۆ چۆن مامەڵە لەگەڵم دۆخەیە بکەی خاڵێکە لە ڕیاڵ مەدریددا دەمەوێت باسی کەم ئەرکی ڤالڤێردیە لە وەرزی ئەم ساڵە یعنی من لە چەند بەرنامەیەکیش باسم کردوتەوانێ ئێوە دیقەتی تۆنی کرۆس دوێن تۆنی کرۆز ێستا ڕیاڵ مەدریدە لە گرێبەستەکە بۆ وەرزێکی تریژنوویەکەم و ئەڵمانیا پاش چەند ساڵ دابڕانەڵێ تۆنی کرۆس دەگەڕێنی ناوانێ بۆ پێگاتی ئەڵمانیا ناگلیسمان پەیوەندی پێوە کردو بیرۆکەی گەڕانەوەی بۆ ئەڵمانیا تاوتوێ کراوە ئەم ئاستەبەرزەی تۆنی کرۆس لەکوێوە سەرچاوەگرێت ئاسووتوانە خۆیەتی بەڵێ ئاسووتوانای خۆیەتی بەڵام چی وای کردو بەم جۆرە بە سێریکە دابەشکردنی ئەرکەکان لە ڕیاڵ مەدرید ئەو ئەرکەی کە ڤالڤێردی و کاماڤینگا لە ڕیاڵ مەدریددا جێبەجێی دەکەن و ئەو قورسایی هێڵی ناوەند کە خستویانەتە سەرشانی خوان وای کردووە تۆنی کرۆس زیاتر لە پشتێم دو یاریزانەوە یاری بکە ئەرکێکی تایبەت وەرگی لێ لە یاریگادا ئێستا تۆنی کرۆس ئەرکی پچڕانی تۆپ نییە لە ڕیاڵ مەدریدە ئەرکیەوە نییە لە هێرشبەریە ڕاستەوخۆ بەشداری هێرشەکان بکە و لە بەرگریشا بێتەوانێت تۆپ پچڕێنە و ڕاکا بۆم یاریزان نە ئەرکێکی دیاریکراوی هەیە لە یاریگادا ئەوەی لەسەرێتی چی ئەرکەکان دابەش بوو ڤالڤێردی و کاماڤینگا تۆپ پچڕان و بە تۆپەوە ڕۆشتن ئەرکیەوانە ئەرکی تۆنی کرۆس نییە ئەرکی تۆنی کرۆس دابەشکردن و تەوزیعکردنەوەی تۆپە لەگەڵ هێمنکردنەوەی یاری ڕیاڵ مەدریدە ئەمە بە چیەکرێ ئەمە بە ئەزمونەکرێ بە عەقڵەکرێ
پێویست بە جوود و توانایکی زۆر ناکات سەرفیکەی بەو ئەزمونەوە بەو ژیریە کە هاتە لە فوتبۆڵە یی ئەمە تەطبیقەکەی وای کردووە هەم ئاسی خۆ بگەڕێتەوە هەم هەمووان ستایشت بکەن ئەمە دابەشبوونی ئەرکە ئەمە گەڕێتەوە بۆ تیپەکەەوە گەڕێتەوە بۆ ئەنچلۆتی ڕانەر بێلینگام 5 جار یاری نەکردەوە مەرزە لە ڕێال مەدرید هەر 5 جارەکەی بردوێتەوە بەڵام ناتوانین بڵین نەبوونی بێلینگام کاریگەری نابێ بەسەرم تیپۆ کاریگەریە بێت چونکە شێواز یاریکردنی برایم دیاس زۆر جیاوازترە لە بێلینگام چونکە بێلینگام لە باڵەکانەوە پەستان دروستەکە لە دەرەوەی ناوچی سزا خاوەنی لێدانی بێزە و لە هەمان کاتدا لە کاتی هێرشەکانە زۆر جار دەچێتە ناو بۆکس لە بۆکسا گۆڵ تۆمارەکە برایم دیاز ئەم خەسڵەتانەی نییە بەڵام کاتێک بێلینگام وجودی نییە برایم دیاز یاریەکە گونجاندنێک لە پێگاتەی ڕێال مەدریددا دروست دەبێت لە بینی ڕۆدریگۆ و ڤینیسیۆس و برایم دیاز یاخو خۆسیلۆ و ڤینیسیۆس و برایم دیاز یاخود داوەتاگە خۆسیلۆش هەر یاری بکات ئەو کاتە ئەرکی کاماڤینگا و ڤالڤێردی زیاتر دەکات بۆ شوێنگرتنەوەی بێلینگام و تۆنی کرۆس لامان ئەرکی خۆیان دەمێنێتەوە بۆیە بە بڕوای من ئەوەی ڕێال مەدرید دەیکات مامەڵەی تەندروستە وای کردووە کە مستەلاحی بەرامبەر بێ و ئەگەر هەر تیپێک خاوەنی ستایلێکی یاریکردن بێ ئەگەر هەر تیپێک خاوەنی شێوازێکی یاریکردن ڕێال مەدرید خاوەنی چەندەها شێواز یاریکردنە ڕێال مەدرید خاوەنی چەندەها ستایلی یاریکردنە سەیرەکەی یاری دەست پێیەکە ڕێال مەدرید 4-3-2-1 یاری دەکات یاخود ڕێال مەدرید 4-3-1-2 یاری دەکات کاتێ یاری دەست پێ دەکات لە حاڵەتی ناوێت سەیرەکەی پێگاتەی ڕێال مەدرید بۆ بە 4-4-2 کاتێ حاڵەتی یاری دەڕات و سەیرەکەی پێگاتەی ڕێال مەدرید دەبێتەوە 4-3-3 یا ئەبێتەوە چی ئەبێتەوە 4-1-3-2 ئەها شتەکان لە ڕێال مەدرید بە یەک ستایل یاری ناکە بە فرەستایل یارەکە بە چەندین شێوات بە پێی بارودۆخی ئەو نەوەتخولەکە یاری دەکات تیپەکە کواڵیتی یاریزانەکان ڕاتنی یاریزانەکان بە جۆ ڕاتون دەتوان لەگەڵ هەموو دۆخەکانە خۆی بجن سەبارەت بە ڕیدبۆڵ لایپزیگ نابێت ڕیدبۆڵ لایپزیگ ئەمەی کە لەسەر ڕێال مەدرید باسم کرد نابێت لە توانەکانی لایپزیگ کەم بکەینەوە لایپزیگێکە لە تیپە جوانەکانی ئەڵمانیا لایپزیگ تەمەنێکی زۆر کەمیە لە دروستبوونە بەڵام بۆی ئەوەی کە کۆمپانیای ڕیدبۆڵ ئەمیانانە بەڕێوەبە پرۆژەیەکی گرنگی وەرزشیە لایپزیگ و دامەزراوەیەکی جوانی تۆپی پێ کە ڕۆڵێکی گەورەی هەیە لە بەرەو بێژبردننی سیستمی تۆپی پێوە لە گەورەبوونی تۆپی پێ لە دەرخستنی ئەستێرەکانی تۆپی پێوە زۆر هاوڕێکە باس لە هالاند دەکەن ئەڵێن هالاند مەوهیبەی کۆمپانیای ڕیدبۆڵە نەک دۆرتموند لە ڕیدبۆڵەوە بۆ ڕیدبۆڵ سالزبۆرگ لە ڕیدبۆڵ سالزبۆرگ توانەکانی گەشەی کرد دوای هاتە دۆرتموند دوای چوە مانچستەر سیتی کامە دەگەڕێتەوە بۆ کۆمپانیا سۆبۆسلای کێسە لە لیڤەرپوڵە لە ڕیدبۆڵ سالزبۆرگەوە هاتۆتەوێ و دواتریش چۆتە لیڤەرپوڵ چەندین یاریزانی دیکە کە لە میانانەوە دەرکەوتون لە سادیۆ مانێ نمونەیەکی دیکەیە لەوان کۆمەڵێ بەهرەداری ترمانێ لە تۆپی پێ بۆیە سیستمی بەڕێوەبردنی سیستمی لایپزیگ سیستمێکی ناوازەیە سیستمێکی بزنسە لە تۆپی پێیە ڕاستە هەموو کات لایپزیگ بۆ پێداگری لە ئەنجامەکان یاخود پێداگری لە نازناوەکان بەشداری ناکەوە شکستی لایپزیگ بەرامبەر بە ڕێال مەدرید هیچ کێشەیەکی تیانە بۆم تیپە گەشتنی بە قۆناغی 16 بۆ خۆی دەستکەوتە و ئەم تیپە هەر بەشدار لە چامپیۆنز لیگ بکە بگاتە قۆناغی 16 بۆ خۆی وەکو دەستکەوتێک دەمێنێتەوە و ئەم شەو لە نێو یاریگای خۆی چۆن وەرزی ڕابردوو شکستی بۆ ڕێال مەدرید هێنا بۆ ئامادەیە ئەم تیپە بکە و لایپزیگ تیپێکیشە توانای هەیە ڕوبەڕووی هەموو تیپێ بێتەوە بین تا مانچستەر ڕاستە 3 گۆڵی لەم یاریگای تۆمار کرد بەڵام لایپزیگ تووشی ئاستەنگیێکی گەورەی کردەوە بۆ یەکری ئەم شەو ڕێال مەدرید تووشی ئاستەنگی بێتەوە وەکرێ لایپزیگیش سەرکەوتن تۆمار کات بەڵام بارودۆخی نەوەتخولەشی یاری ئەو مامەڵەی ڕۆتزە دەیکات سەرکەوتووە یاخودە و مامەڵەی ئەنشلۆتی دەیکات سەرکەوتووە ئەمە بارودۆخی یاریەکە یەکلا دەکاتەوە و من پێم وایە یاری ئەم شەوی هەردوو تیپ چ مانچستەر سیتی کۆپنهاگن چ لە ڕێال مەدرید چ بەرامبەر بە لایپزیگ هیچیان تیپێک ناتوانانی دیاریکەی بە شێوەی بردنەوەی ڕەها بە هۆکارەوەی یارەکە لە نێو وڵاتی دانیمارک و ئەڵمانیا بەڕێوە دەچێت تاسپی پێتان دەگەمەوە شاد و کامەران من خواتان لەگەڵ